سڵاو ئازیزانی دەنگی ئەمریکا، سڵاوی ئاسۆ جەبار و ساڵح دەمی جەرتان لێبێت. ئەمڕۆ ڕێکەوتی شەشی دەی ساڵی 2022 پەخشی ڕاستەوخۆی ئەمڕۆی دەنگی ئەمریکا و NRT و هەروەها لە پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکاوە بەرنامەکانی کورد کۆنێکشنتان پێشکەش دەکەین. ئەم دە کورد کۆنێکشنە ئێرۆدا ڕۆنی دەدەن سەر ڕێگەلێک مژارین گریدای ئەمریکا و هەرێمێ و جیهانێ دناو دەژی پێواژوێن داوی لە دۆر خۆپێشاندانên لە هەندر و دەرڤەی ئێرانê لە دژی کوشتنا ژینا ئەمینی باندۆرا باهۆزائیان لە ئەمریکایê کێشەیە ئاڤێ لە عێراقê و هەروەها کریزا گریدانەوەی کریزا سیاسیە و زانیاریên داوی لە باکوور و ڕۆژهەڵاتی سوورێ و هەند مژارê دنجی. هاوکات باز لە قەیرانی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا دەکەین لە سووریا. ده فيديوكێدا ku li ser kanala El Alem ya bi zimanê Erebî hatiweşandin tê bihîstin ku berpirsa sendîkaya mamosteyên Frensî Cecile Kohler dibêje ew endama DJSE ye ya îstixbarata Frensî ye. Kohler û hevparê wê Jack Paris ji heftê gulanê ve li Îranê girtîne ji aliyê berpirsan ve tên tawanbarkirin ku ew dixwazin di dema pêla greva mamosteyan yên destpêka vê salê de aloziyên karkeran derxin holê. Îranê ragihandibû ku wan du welatiyên Frensiyên ku bi vîzaya geştiyarî derbasî wî welatî bûne girtine. Pevdarê dadweriya Îranê Mesûd Setayeşî di tîrmehê de gotibû ku ew her du bi têkbirina ewlekariya welat hatibûn tawanbarkirin. Fransa girtina Kohler û Paris wekû bi bingeh şermezar kir û xwest ku ew dem û dest bên berdan. Di tomarê de ku roja pênşemê hat belavkirin, Kohler dibêje ew jin li Îranê bûn ji bo amadekirina şert û mercên şoreşê û rûxandina rejîma Îranê ya İslamî. Kohler û Paris di nav wan welatiyên rojavayiyên herî dawî de ne ku li Îranê hatine deste serkirin. هێشتا خۆپشاندان لە زۆربەی شارەکانی ئێران بەردەوامە. لەم چەند ڕۆژەدا زیاتر خوێندکارانی زانکۆ و کۆلێژ و قوتابخانە ناوەندی و دواناوەندیەکان لەناو پۆل و گۆڕەپانی خوێندنگەکانیاندا خۆپشاندانی ناڕەزایی ساز دەکەن و دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر و ڕوخانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دەڵێنەوە. فەرمونون لەگەڵ دیمەنی خۆپشاندانەکان. اینجا نورآباد ممسنی فلکه مسلح 13 مهر لاهیجان. لە وڵاتی ئێکوادۆر و ئیتالیا جێ خۆپەشاندانین کشتیە بۆ خەڵکی ئەوڕان لە دژی کوشتنا ژینە ئەمینی هاتن لە دارخستن و لە فرەنسایە ژی چەند ئەکتەر و ستێرکên موزیکê di vîdyoyekê porê xwe qut dikin û piştgiriya xwe ji bo êraniyan nîşan didin. Ev jî hin dîmenên wan çalakiyan in. سيرة
vida, libertad! Mujer, vida, libertad. Mujer, vida, libertad. Mujer, vida, libertad. Justicia para Mahsa Amini. Justicia para Mahsa Amini. Justicia para Mahsa Amini. Irán libera. Libera Irán, libera. Libera Irán, libera. Para Irán. Justicia para Irán. Justicia para Irán. Mahsa Amini. Di su nombre. Mahsa Amini. Justicia para Mahsa. Justicia no puede esperar. For freedom. از گلوی تو تا صدای ما بلا چاو بلا چاو بلا چاو 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 میپریم از خواب یه شب مهتاب یکی میگه آی آدم ها یا همه با هم. تاوسەندنی زیاتری خۆپیشاندانە ناڕەزاییەکان لە زۆربەی شارەکانی ئێران و هاوکاتی سەپاندنی ئەوەی یەکێتی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی دیکەی جیهان بیر لە سەپاندنی سزای زیاتر دەکەنەوە بۆ سەرڕژێمی ئێران و دامەزراوە سەرکوتکاریەکانی ئەو وڵاتە. بۆ زانیاری زیاتر هاوکارمان فەرات فەلاحیمان لەگەڵدایە. فەرهات دوایمین پێشهاتەکان چین؟ ئەم کاتتان باش هەروە کە ئاگادارن بە گوێرەی ئەو دەنگ و باسانەی کە بە ناوەندی هەواڵ لێرە لە بەشی کوردی دەنگی ئەمریکا گەیشتووە لە چەندین شوێنی جیاواز لە ئێراندا دوێنێ شەو ئەمڕۆ ئەو خۆپێشاندانانە بەردەوام بوون. زۆربەی خۆپێشاندانەکان ئەتوانم بڵێم لەلایەن خوێندکارانی زانکۆەکان و قوتابخانەکانی ئامادەیی بووە لەو وڵاتەوە لە ڤیددیۆکانی شابینیمان کە بەدەستمان گەیشت بوون خەڵک لە شارە جیاجیەکان لەسەر شەقامەکانن بە جیا دروش مەڵێنەوە و زۆرتر ئەتوانم بڵێم کە ئێواران لە ئێوارانی ڕۆژاندا خۆپێشاندانەکان دەستیان پێ کردوێتەوە ئاسۆ لە ئاریمە کوردیەکان لە ئێران ڕێژەی دەست بەسەرکردنەکان هەتا دێ لە بەرزبوونەوەدایە هەتا دێت ئەو ئامارانەی کە بەدەستمان دەگەن ئاماژە بەوە ئەکەن کە ڕێژەی کوژراوەکانیش لە بەرزبوونەوەدایە و بەشێک لەو کوژراوانە مێرمنداڵانی ژێر 18 ساڵن و لە تەمەنی گەنجەتی خۆیانەوە بەهۆی ئەو زەبروزەنگەی کە لەسەر یان بووە و ئەشکەنجە دراون لە کاتی دەست بەسەربوونەکانیاندا گیانیان لەدەستداوە کە ئێستا بینین دوێنێ لە شاری ورمێ تەرمی گەنجێکی تەمەن 16 ساڵ ڕادستی بنەماڵەکەی ئەکەنەوە کە لە خۆپێشاندانەکان دەست بەسەر کراوە پاشان ئەشکەنجە و گیانی لە دەستداوە. ئەتوانم ئاماژە بە تۆڕە کۆمەڵایەتەکان بکەم لە ئێرانە هێشتا کاردانەوەکان سەبارەت بە کوژرانی نیکا شاکەرەمی ئەو کچە تەمەن 16 ساڵانەی کە بە ئەسڵ خەڵکی شاری خڕەماباد بووە لە پارێزگای لۆڕستان لە ناوەندی ئێران کە لە شاری تاران دەست بەسەر کرا و پاشان ئەشکەنجە و دوایی گیانی لە دەستدا لەو دیمەنە ڤیددیوانەی کە میدیاکانی سەر بە حکوومەتی ئێران بڵاویان کردوێتەوە پور و خاڵی نیکا شاکەرەمیان داناوە کە قسە ئەکەن لەسەر بار و دۆخەکە و ئاماژە بەوە ئەکەن کە نیکا لە بەرزاییەوە کەوتۆتە خوارەوە گیانی لەدەستداوە. ئەو دیمەنانەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو زۆربەی چاودێران بەوەدای ئەنێن کە ئەمانە دانپیانانی زۆرە ملێ بووە لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامی و ئێرانەوە بەو زانیاریانەی کە بەدەستمان گەیشتوون هەردوو کەسەکە خاڵی و پوری هەڕەشەی ئەویان لێکراوە کە ئەوانیش دەکوژرێن ئەگەر ئەو دانپیادانانە نەکەن و ئاماژە بەوە نەکەن کە نیکا لە بەرزاییە و کەوتۆتە خوارەوە گیانی لەدەستداوە. توانم لە کاردانەوە جیهانیەکان ئاسۆ لێرە لە ئەمریکا ئەگەر باسی لێ بکەین دوێنێ سەناتوری سربەخۆ سەناتەر بەرنی ساندرس کە چەند جارێکیش خۆی بربژێر کردووە بۆ پۆستی سەرۆکایەتی لە ئەمریکا لە تویتێکدا پاڵپشتی خۆی بۆ خۆپێشاندەرانی ئێرانی ڕاگەیاند هەروە نوێنەری کۆماریەکان لە ئەنجمەنی نوێنەران
مێری میلر ئەویش هەروە لە تویتێکدا پشتیوانی خۆی بۆ خۆپێشاندەرانی ئێرانی ڕاگەیاند هەتا دێت کاردانەوەکان لە ئەمریکا سەبارەت بە و خۆپێشاندانانە و سەرکوتکردنەکان لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێرانەوە لە بەرزبوونەوەدایە کانادایش کە چەند ڕۆژ پێش ئێستا لیستێکی بەربڵاوی 25 کەسی لە ئێران خستە بەر سزاکانی ئەو وڵاتەوە دوێنێ ملانی جۆڵی وەزیری دەرەوەی کانادا لە پارلەمانی وڵاتەکەی ئاماژەی بەوە کرد کە بەردەوام ئەبن لەسەر ئەو زەختانەی بۆ سەر کاربەدەستانی ئێرانی و سزایانەی کە سەپێنراون بەسەریانەوە هەروە پاڵپشتی خۆی بۆ خۆپێشاندەرانی ئێرانی ڕاگەیان دەتوانم ئاماژە بە ڕۆژنامەی واشنگتن پۆست بکەم لێرە لە واشنگتن لاپەڕەیەک لە ڕۆژنامەکە دیسان باز لە خۆپێشاندەرانی ئێرانی کراوە و باز لەوە کراوە کە بە گوێرەی ئەو بەدواداچوونانەی کە ڕۆژنامەی واشنگتن پۆست کردوێتی نیشان ئەدا کە چۆن کۆماری ئیسلامی ئێران زۆر بەکارەهێنێ بۆ سەرکوتکردنی خۆپێشاندەران ئاسۆ. بەڵێ بەڵێ زۆر سپاس فەرات فەلاحی. سپاس بۆیەوەش. جۆزێف بۆرێڵ بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا ڕایگەیان یەکێتی ئەوروپا بیر لە سەپاندنی سزای زیاتر دەکاتەوە بۆ سەر ئێران لە کاتێکدا گروپەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن لە ئەنجامی ستەمکاری هێزە ئەمریکانی ئێراندا هەزاران کەس دەستگیر کراون و سەدان کەسیش بریندار بوون و چەندین کەسیش کوژراون. بۆرێڵ لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا لە پراگ ڕایگەیان وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا لە کۆبوونەوەی داهاتویاندا تاوتوێی سزای زیاتر دەکەن بۆ سەر ئێران. وڵاتیە ئێرانیە ئەمریکیە 85 ساڵی باقر نەمازی کۆژ عالیە ئێرانێ ڤە ji ber tawanbariyên sîxuriyê hatibû girtin roca çarşemê gehîşt Omanê piştî fişarên zêde ji bo azadkirina wî di demekê de ku rewşa wî ya tenduristî ne pir baş e. Lê kurê wî yê 50 salî li Îranê dimîne. Baqir Nemazî yekem Emerîkî ye ku di dema seroktiya Joe Biden de ji hêla Îranê ve tê azadkirin tevî ku danûstandinên li ser peymana navokiya Tehranê bi hêzên cîhanî ra rawistiyaye. Îran demekê dirêj e girtiyên rojavayiyên ku têkeliyên wan bi derve re hene di danûstandinên bi rojava re bikardîne. Ajansa Nûçeyana Dewletê Irna vîdyoyek belav kir ku Nemazî li Tehranê li balafirgeheke hêza ezmaniya Melekiya Omanî swar dibe. Balafir li firokxaneya navnetewiya Mehrabada Tehranê berî nîvro derket û piştî du demijmêran li Mesqetê daket. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. تەلەڤیزۆنی فەرمی سووریا ئەمڕۆ لە تەلێگرام ڕایگەیان هێزە تایبەتەکانی ئەمریکا چالاکێکی تایبەتی لەشکریان لە گوندێکی نزیک لە قامیشلۆ ئەنجام داوە و کەسێکیان کوشتووە و چەند کەسێکیشیان دەستگیر کردووە. Ji bo agahiyên dawiyên li dor nûçeya televizyona Sûrî ku hêzên taybetên Amerîka operasyonek li nêzîkî bajarê Qamişloyê pêk anînen ha peyamnêrê me Zana Umer ji bi me re ye dem baş zana te çi zaniyariyê di vê derbarê de hene? Belê dem baş Salih ji xwe ez jî hesekê niha tevlîvê weşanê dibim ji xwe şevê din derdora saet duê piştî nîvê şevê bi dema Qamişloyê hêzeke balafir û hêzeke artêşa Amerîkayê li gundekî navê wê Serayê Milûk li başûrê Qamişloyê bo dûrî 17 kîlometran dûrî Qamişloyê û ew dever tijê kontrola rejîma Sûriyê de ye û hin melîsên bi ser wê de li wê deverê hene hêzên Amerîkî li wê derê daketin erdê û kesek bi navê El Hayil kuştin û hin kesê din jî desteser kirin. Agahiyên li ser derdora kesê kuştî yê got red kir û xwe radest bike gor agahiyan û hate kuştin di wê ew berpirsekî bilind yên Daişê ye û deverekî gundê Serayê Milûkê yê girêdayî
دورن جيب كنترول قامش لو باشوري قامش لو دماء واف لغوري اغاهيه تكز اف تشان سالن لوي دوري بيجيبوا بو لغوري هناك اغاهيه خلك دوري جو او دور او كسيان كي نشوي هرمي بو ابجي يعني لغوري زارابي جو بير باخبي ديار ندبو جدوري اللي خلك دوري هند كسان اف آگاهی دانگو پرانیا خلکن وی داره و کسی که در بدر وی ناز دکرن لی نهات یتکس کرن گلو ناسنامه وی کی جانب بله زانا یعنی رودان نوها گلک جاران چه دبن که هیزن امریکی ایریشان ببن سر هرمن که دبن کنترولا رژیم سوریه دانه و دمه رژیم سوریه دوی درباره دا چه ریاکسیونان نشان داده؟ بله جخوا دبر دبنج يعني دبر خالكي لشكريه رجيم سوريا تنالي ودبر دبر كنترول رجيم دنا اللي ميليسن رجيم اللي جندي هبون لقول لا غاهيان هناك في شك قول لا برا عزمان عندان وقو لبر لهمبر بالافين ارتشا امريكاي اللي برسبج عليه بالافين ارتشا امريكاي لسروا قول لا تنبو تزرارجي اللي جبو كارتشا امريكاي تشينبويه بردوان کوالسیون ناونتوایی به هفسنگی لگل هیزن سوریا دموکراتیک نتنی لجیر دورن حسده کسنگو آرمانجل دست نشانکری کسنگو بسر داعش دیا بسر هم گروپ مدنده جو اوج دی لیستا تروری دوک احرار الشرقیه نتنی لدورن قصده لدورن جيب كنترول رژیم ده بلکه اب یکم جاره جو در دور قامش لی چه ده بله برینها لدورن دل ینجی کنترل ترکیه سوریه ده گلک جاران اب یک چه بویه بله باشه زانا اگر هم بدن برچوان تگوت یعنی کوردیناسیون ناوینا هیزن سوریه دموکرات و کوالسیون تویده چه ده به جبو وی رودانه با تایبتی جبو وی ایشه به تایبتی ت آگاهی هنه کو هیزن سوریه دموکرات دست وانجی تی ده های یان وان زانیاری جبو کوالسیون ناوینا توی پیشکش کرنه اگر تو کرتی برسوان بده بله جخوا لغوري ازمون بري حتى انها تداخلاني فرميش هيز سوريا ديمقراطيك ده نكد دبار دي بيريده لوك بردوام تش چالاكي يعني تش اوبراسيون تايفت جوهيز الامريكيه كواليسيون دفري بيك دينا او بهماهنگی لگل هیز سوریا دموکراتیک ده و ندورگو او لسر بلگاه آگاهیانگو هیز سوریا دموکراتیک کواليسيون را پار بکریه بله پیامنیر ما لقامش لو زانا عمر گلک سپاس بوده ماته لسوریه بر خرابیا بنگاه تندرستی لکامپا شهبا یا باکر حلب گلک نخوشی دناوا در بدرین عفرین دا بلاو بونه و دوان دمی داوی داجی نخوشی کلورای مترسیه که مزن لور سپاندیه پیامنیر ما لور راپورت آماده کریه روشا کمباخ یا هرم شهبا هر وها شرط و مرجن ساغلمی ین خراب لدوره باندور کنینی لتندرستی در بدرن عفرینی دکه مزگین آسا دایکا زاروکه کی تمنوی تنه چند مهن کنه خوش بویه و چارا سری آوی پیدا نبویه کب سردجی کم درامت مالباته دستوان گریدایه ممكن من نخوشه بس نقل ام تينا مستشفى وجالس سيام تينا تم فدا نوبنا يربو بينجرام تدا بسروكي بمهوني سرم دار راكبون تم بسروك قچ سرم ولا ناحقه دكتور تيسر دكتور چوبيا دبر حد به ام بابا مول وكبار اسحاف كون نمبر نوبي گنده دار اوف ورشه شيرت بيج ما خدا شيرت بهم كشكون نوار او دائما هم نكنن حولي ما تنا شال دست مرا تنا کاج دروش مرنوشینه هر دوی چارچوبه دا نخوشیا کلی راجیل دوره درکتیه پول گلک هرم سوریه بلاف بویه لجبو پناگاه شهبا مترسیا ویزه دیه دوی درباره داره و بر نخوشخانه آورین دیار کرکو پر نخوشن کلی را روژنه سردانا نخوشخانه دکن روزانه 5 ده حتی 10 انسان ده و 5 انسان دهاتن در باس نخوشخانه دبین دکترن مجل سرو نخوشی ساکنین و تثبیت کردن هن آنالیز چه کردن جبو یعنی تثبیت به انه هف نخوشی کل رایه برا حالات وفیات چه بنیانه او جی تدبیر وان جی نزانی یعنی نخوشن هاتنه و گوجیان نخوش دست داند و نخوشی دا وان جی نزانیش برگو لاش آف پرچوی نوان چوی
لاش زیاد به گرچک پر زیاد به ضغط تانسیون وان جداد کوی جبر ویجی انسان هدی او ده کوی خطریه هر لگور دکتر آزاد رشو پرانیا نخوشن کلرای هاتنه درمان کرن لیدی ساجی خطریا لسر ساغلمیا گشتی لهرمه بردوامه کو پر نخوشین ویروسی چه دبن او در بدر پید کفن چمکی بناسازی ساغلمی لوازه لوما پیوستی هرمه با آلیکاریه هیا کیموسیات درمن یعنی ام بیژن وک انتیبیوتیک وک سیروم مثلا ام بیژن يعني هفول جمع كي من راستيجي أستنجين مهنا أفجي جي مترسية يعني السرنا خوشة أب إنسان مجو تنا مثلا هاتنا وجيانا خوش دست دانه یک جي درنگ من دو هنی کی درمان کیم بو يعني براستيجي مجو إمكانيات نترينا كي براستيجي يعني بانجا مجبو ريخستن المروفاهيج بو ريخستنا تندرستي یا نو نتوي کو كانوا ببن آلیکار به هرمیرا دوار تندرستی دا هیجای ببیر خستنه یکونیزی 100,000 در بدرن عفرینی لهرما شهبا بجیبونه لوی دور شرق قومیه و هین جیرخانه یاوی رو خاندیه به سروی یکی دا دور پیچال سر دور و کیمبونه هاورچون فشاره که گراند ده سر ساغلمیه لوما پجشک و شارزین تندرستیه گرنگی دیدن هشیار کرنه و پاقجیا کسی جبو خو پاراستنا جنخاشیان نوروز را شدنگی امریکا شهبا لەلێدوانێکی تایبەتدا نێردراوی ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکان بۆ کاروباری عێراق لە یۆنامی جنین بلاسخارد داوای لە ڕێبەرانی سیاسی عێراق کرد جیاوازی و ناکۆچیەکانیان بخەنە لاوە و حکومەت پێک بهێنن ئەو دەڵێت هاوڵاتیانی ئاسایی عێراقی وەک ئەو وایە بەبارمتە گیرابن بۆ دۆخێکی سیاسی و ئەمنی پێشبینی نەکرا و ناجێگیر و ناڕوون خانم پلاسخارد به اشکرەی گۆتە ئەنجومەنێ ئەولەهیە نەتەوێنێگرتی و هەر ڕێبەرێکی عێراقی دکارە وڵاتی خۆ ڕابکێشە ناو شەڕێکی دور و درێژ و خوێنی لێ دیسانژی هەر ئەو دکارن بەرژەوەندیان نیشتیمانی لە پێش هەر تشتیدانن و وڵاتی خۆ ji vê krîzê derbas bikin. Wê got jî em bi wan re bêrawistiyan karî dikin ji bo bidestxistina tenahiya Iraqê. ما داري سحري دستانينا لداوية هر تشت بحزة سياسي دبت. جێگرێ نوێنەرە ئەمریکی لە نەتەوێنێگرتی گۆتە ڕێبەرین سیاسیین عێراقی و بتنی ڕێک بۆ بدەستخستنا ڕیفۆرمان و پێک ئینانە حکومەتێکی بەرسڤە داخوازین عێراقیان بدا دەڕێکا دیالۆکە ڕاستەقینەدایە نەبتن دوو تیژیان. وی ڕژدی لەوانە کرد هەتا ji بەردانانە ji hev re bikin û hizra berjewendiyên gelê xwe bikin. We call on the government of Iraq to continue its efforts. ام داخوازی جه حکومت عراق دکن به بردوامی هول بدن بو آفراندنا دستوداره که ربطه و گراندنا توای آواریان گل گرنگ حکومت عراق و یا هرما کردستان ریکفتنا شنگال جبجه بکن و هزرانو دا آودان کرنین لزگین دا جواکین ازدیان دا بکن جبر کووان پیدوی به همو رنگین خدمت گزاریان هیا. نوێنەرە نەتەوێنێگرتی لە عێراقی باوەڕ دکە و تاپۆکردنا دەسەڵاتێ سەردەمێ نە ئارامیەیە هەم دی عێراقیدا و هەمژی لە هەرێما کوردستانە عێراقی و بەرئەنجامین سیاسیین نەئەنجامدانا هەڵبژارتنان لە هەرێما کوردستانی و پشتگوخستنا بنەمایەن دیموکراسیێ دێ پڕ بەها بن و ئەگەر بوو سەردەمێ وێ نە ئەوە مەهوشداری نەدایە. Hence, we are impatiently waiting for parties. جبر و ام لبندا همو آلیانه سوزن خواه بجه بینن و کاری جبو خدمت و برجواندی خلک هرما کردستانی بکن. پلاسخارد گوته نتوینیگرتی کو گلک عراقی به هیوی بونه و باوری بشیانه سیاست مدارن خو نمایه حتی کو کارکی بکن ده برجواندیا گل عراقی دابه. وی گوت جی گندلیا بربلاف صدمی به سروبریا حکمرانی عراقی و براستی جی چج رایدارین عراقی نکارن بیجن او جی گندلیه پاقجن. داخل شمو دنگی امریکا. امنهاجی دچن جم هفکاری خواه بلین صالح و بشویه لگل روداوکان که ایرو رونی تداده سر کشه آویل عراقی و گریدان وی به سیاسته به. خۆش هاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا.
لەگەڵ هەموو کێشە و گرفت و ئاڵۆزیەکانی تری عێراقدا لە ئێستاشدا قەیرانێکی گەورەی تر بەرۆکی ئەو وڵاتە بەشەڕوێران بۆی گرتووە و بریتیە لە قەیرانی ئاو. ئاستی ئاوی هەردوو ڕووباری دیجلە و فرات بە شێوەیەکی بەرچاو کەمیان کردووە. ئەم دوو ڕووبارە سەرچاوەی سەرەکین بۆ خواردنەوە و بۆ ئاودێریش لە عێراقدا. دووەمیشیان پەیوەندی هەیە بە گۆڕانی کەشوهەواوە لەوانە بەرزبوونەوەی پلەکانی گەرمان بۆ سەر و 50 سەدی هەروەها کەمی بارانبارینەوە بێگومان ئەمانەش بوونەتە هۆکاری خۆڵبارینێکی زۆر کە کاریگەریکی قورسی کردوێتە سەر عێراقیەکان. لە ساڵی 2023 تا ئێستا قەیرانی سیاسی و ئاینزایی و ئەگەرەکانی شەڕی ناوخۆیی بوونەتە هۆکاری کۆچ و ئاوارەبوونی هەر هیچ نەبێ بەشێ لە دانیشتوانی ناوچە جیاجیەکانی عێراق. ئێستاش قەیرانی ئاو لە عێراقدا هۆکارێکی ترە بۆ ئاوارەبوونێکی ناچاری. پێشتر بەهۆی شەڕ و گەمارەوە ئاوارە بووین، ئێستاش بەهۆی نەبوونی ئاوە ئاوارە دەبین. ئەگەر ئاو نەبێت ئەوە ناچارین لێرەش نەمێنین چونکە ئەستەمە لەم ناوچانە بژی. بەپێی ڕای زۆرێک لە چاودێریش هەردوو وڵاتی تورکیا و ئێران پێکرا ئەویان کردوتە چەکێک و وەک فشارێکی سیاسی و ئابووری دژ بە عێراق بەکاری دێنن. بەڵام کێشەکە هەر لەمەدا ناوەستێتەوە چونکە تا ئێستاشی لەگەڵدا بێ پێ ناچێت لە عێراق پرۆژەیەک هەبێت بۆ چارەسەری ئەم قەیرانە کە بە دوور نازانرێ لە ئایندەدا عێراق بکاتە بیابان. خالد سلەیمان ڕۆژنامەوانی ژینگەیی میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک خالد سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. بە دەست بەجێ بچمە پرسیاری یەکەمم ئەگەری بە بیابانبوونی عێراق چەندە؟ بەیانی باش زۆر سپاس. بەڕاستی ئەگەرەکە زۆر بەهێزە بە پێی ئەو هەموو داتایەنەی کەوا لە بەردەستان ئەمڕۆ زیاتر لە 35 لە سەی خاکی کشتتوکاڵی عێراق، یعنی خاکی ئەکاڵێن خاکی کشتتوکاڵی ئەمە بەڕاستی مەترسیەکی گەورەیە بوونەتە بیابان و لەوانەیە لە ساڵانی داهاتووە ئەگەر بێت و بە بیابان بوون لەسەر ئەم ڕێتمە بەردەوام بێ ئەوە لە سا 55 زیاد ئەکا، یعنی لە نیوە زیاتری خاکی عێراق ئەبێتە بیابان. هەڵبەتە ئەمە کاریگەریەکی ڕاستە و خۆی لەسەر سەرچاوەکانی خۆراک، لەسەر جێگیربوون، لەسەر ژیان، لەسەر تەندروستی، لەسەر هەموو لایەنەکانی ژیان دروستە بێت و ئەبێتە بە پلەی یەکەم ئەبێتە هۆی کۆچێکی ناوخۆیی لە هەنێ شوێنی عێراقەوە بەرەو ناوچەکانی تر. کاک خالد ئێمە زۆر جار ئەومان بەرگوێ دەکەوێت گوترێ ئەو بۆ بە چەکێک لەو ناوچەی جیهاندا لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تورکیا و ئێران چەندێک بەشدارن لەم کارەساتە ژینگەیی بەسە عێراقدا دێ؟ بەشێکی زۆری بەرپرسیارەتی ئەمەی کە هەیە لە عێراقا ڕۆیە بەڵێ ئەکەوێتە سەرشانی ئەکەوێتە سەر ئەستۆی تورکیا و ئێران، چونکە تورکیا و ئێران ئاویان کردووە بە چەک بەڕاستی، یعنی بەهۆی ئەو هەموو بەنداوەزە بەلا حیکەوە لەسەر هەردوو ڕووباری دیجلە و فورات و هەروەها لەسەر سەرچاوەکانی لەسەر ئەو چڵانەی تر کە ئەڕژێنە ناو دیجلە و فوراتەوە بە تایبەتی لەلایەن ئێرانەوە. ئەمانەش کاریگەریەکی ڕاستە و خۆیان لەسەر ڕێژەی ئاو لە هەردوو ڕووباری دیجلە و فراتە دروست کرا. هەڵبەتە لێرەیە خاڵێکی زۆر گرنگ هەیە، ئەوش ئەوەیە نەبوونی ئاوی پێویست لە تەوژمی ئاوی پێویست لە هەردوو ڕووبارەکەیە ئەبێتە هۆی ئەوەی کە زمانێکی خوێاوی هەیە، ئەو زمانە خوێاویە لەکوێوە سەرەکەوێت لە خەلیجەوە، یعنی لە کەنداوەوە کە کاتی ئاوی پێویست هەبێت لە هەردوو ڕووبارەکەیە و لە کۆتاییشە لە شەتل عەرەبە ئەوە پاڵ بەم زمانە خوێاوە ئەنێت نایە لێ سەرکەوێت. بەڵام ئێستا ئەم زمانە خوێاویە هەتا بێت سەرەکەوێت، تەنانەت ڕێژەی خوێ لە زۆنگاوەکانی عێراقا زۆر بەرز بووتەوە. ئەمە هۆکارێکی ڕاستە و خۆی ئەو بەنداوانەیە کەوا لە تورکیا و لە ئێران لەسەر هەردوو ڕووبارەکە و لەسەر چڵەکانیان دامەزراون و ناهێت ئاوی پێویست بگاتە ناو خاکی عێراق.
کاگ خالد هەر لەم چەند ساڵەی ڕابردوو دەیان کۆنگرەی نێونەتەوەیی کراوە بە کۆنگرەی لوتکەییشەوە کۆنگرەی ئەتوانم بڵم کە زۆربەی سەرۆکەکان و بەرپرسانی جیهان بەشداریان تیادا کردووە سەبارەت بە پاراستنی ژینگە بەڵام ئێمە کۆمەڵی دیاردە دەبینیم بۆ نمونە تورکیا لە سووریادا بە هەزاران داری زەیتونی لە ڕێگەوە هەڵکێشاوە تۆپبارانەکانی کۆماری ئیسلامی ئێران زیانێکی زۆری لە دارستانەکان و ڕۆکە خۆڕسکەکان داوە لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا کۆمەڵگەی نێونەتەوەی دەتوانێت چ جۆرە ڕێوشێنێک بگرێتە بەر بۆ ڕێگەگرتن ئەلو وڵاتانەی کە ئاویان کردوتە چەک بەرامبەر بە گەلانی ناوچەکە. خۆی بەڕاستی لە ئەمڕۆ لە ئاستی دنیا لە ناو سیستەمکاریەکانە و هەروەها لە ناو سیستەمە تاکڕەویەکانە تاکڕەویە سیاسیەکانە مەسەلەی ژینگە ئەتوانم بڵێم دوا بیرکردنەوەیە لە ناو سیاسەتی وڵاتێکی وەک تورکیا لە ناو سیاسەتی وڵاتێکی وەک ئێران وەک رووسیا ئەمانە هەمویان تێکدەری یەکەمی سیستەمی ژینگەین تۆ تەماشا بکە لە کاری تورکیا تەنها ئەوە نییە کە عێراق و سووریای بێبەش کردووە لە ئاو لە بیرمان نەچێت ئەم گرفتێکی زۆر گەورە دروست بووە بۆ کۆمەلگا لۆکاڵیەکانی سووریا بە تایبەتی ئەوانەی لە ڕۆخی ڕووباری فورات ئەژین و سەرچاوی ژیان و کشتوکاڵ و ئاژەڵداریان لەسەر ئەو ئاوەیە لە ساڵی ڕابردووە بە پێی راپۆرتێکی نێودەوڵەتی 5 مەتر ئاوەکە کەمی کردووە ئەمە بۆیەتە هۆی ڕەوێکی تری ناوخۆی لە ناوچەکەیە لە پاڵ ئەوەشە تورکیا دەستی هێزە چەکدارەکان ئەوەی هێزە چەکدارە سووریەکان کە سەر بە تورکیا خۆین دەستی بەرەڵا کردوون دەستی ئازاد کردوون لە شوێنێکی وەک تورکیا من خۆم ئەمە بە دوواداچوونم بۆ کرد و لەسرم نووسی و کارم لەسەر کرد ژمارەیەکی ئێجگارە زۆر لە داری زەیتون و هەروەها لە داری خۆڕسکی ناوچەکە لە ناوهێ یعنی تۆ بێنە پێش چاوی خۆت دارێک تەمەنی بە تایبەتی سندیانی ڕۆمانی تەمەنی 300 ساڵە لەسەر دەستی ئەم دەوڵەتە و لەسەر دەستی ئەم هێزە تەکدارانە لە ناو براون یعنی ئێمە پێویستمان نەک بە 300 ساڵ بە 500 ساڵی ترە بۆی دارێکی وامان دەست بکەوێت. بەڵێ کاک خالد من دەگەڕێمەوە بۆ لات قەیرانی ئاو سەر تاسەری عێراقی گرتووەتەوە با پێکەوە گوێمان لە وەرزێرەکان بن بزانین چیمان پێدەڵێن. ژیانە مال سەروێ ئاوا دژلێک ئاوا دژلەکەم بێت زرار دێگەلێک فەلاحەتی بێت و منتاقی حەمیە بێت ئەگە ترکا ئاوێ بگرێن دێزراگە مەزن مەبێت وەگە ترکا ئاوێ بەردە دێ فەیدەگە مەزن دیمە چ بۆشێ بێت ئاف ژیانە بەشەرە ئاف چی نەبێت ئاوا دژلە بێت گرتن ئاوا دژلە جانە کێمتکن كيمت قال حتى قال كيمت وجانا تيد باردان يعني هاي عراق علاجه اللي نكد اباد تشك بدي فلاحات حمي ناوشت نزل عدد منا شولي بطاط منا شولي داخلين من هارت اعصابنا شوف هاي النخل براسي تشيدي برغناغرين او دار خرمانه دبيني هر همویان بیا و نو توێنیانە ئەوانە خۆرمای بەرهیان نازانم چی بڵێم ئاو لە کوێ بێنم حکوومەت ناتوانێت ئاوی خواردنەوەم بۆ دابین بکات ئیتر چاوەڕوانی چی بکەم پێوەستیمان بە ئاوە و دەمانەوێت بژێن و وەک باپیرانمان وەرزیێری خۆمان بکەین و درەختەکانمان بەریان هەبێت بەڵام ئەوەتە هەمووش دەبێت. کاک خالد ئەگە بکرێ بە کورتی پێم بڵێ ڕۆشنبیری ژینگەی لە ناو خەڵکدا لە چ ئاستێکدایە لێرەدا کە ئێمە باز لە ژینگە دەکەین هەر بەرپرسیارەتی دەسەڵاتداران نییە ئەو ڕۆشنبیریش لە ناو خەڵکە ئێجگار گرنگە. بەڕاستی تا ئێستا لە عێراق خەڵک تێ نەگەیشتووە بۆچی ئەمە ڕوویە ئەوە تا ئێستا گوێمان لەو جوتیارە بوو ئەڵێ من ئەمەوێ بگەڕێمەوە وەک باو باپیرانم کار بکەم و بەرهەمم هەبێت و ئیش بکەم کەواتە لێرەیە ڕۆشنبیری ژینگەی هۆشیاری ژینگەی لەو ئاستەیان نییە تێبگات ئەو جارێکی تر ناتوانێت بگەڕێتەوە وەک باو باپیرانی ئیش بکات چونکە سەرچاوەکانی کەمی دابارین زۆر زۆرن یەکێک لەوانە وەک باسمان کرد پێشتر تورکیا و ئێران و سیاسەتی بەچەککردنی ئاوە ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە کاریگەری ڕاستەوخۆیەکانی گۆرانکاری کشوهەوا کە بۆتە هۆی کەمی دابارین لە هەموو ناوچەکەیە لەلایەکی ترەوە ژمارەی دانیشتوانی عێراق
کە بە ڕێژەیەکی ئێجگار زەبەلاح زیادی کردووە. ئێمە ساڵی 1955 5 ملیۆن کەس 7 ملیۆن کەس لە عێراقا هەبووە، ئێستا 43 ملیۆن کەس هەیە، 2050 80 ملیۆن کەس هەبێت. ئەمانە هەروەها سیاسەتێکی خراپی عێراقی، یعنی مەبەستم سیاسەتی بەڕێوەبردنی دەرامەتە سروشتیەکان و سەرچاوە سروشتیەکان یەکێک لەوانە ئاوە. ئەمە بەڕاستی هەمانە هەمووی کاریگەریان لەسەر ژیانی خەڵک دروست کردووە و نە لە سیستەمی پەروەردە نە لە ناو میدیا نەلاو تاری سیاسیە ئەم مەسلانە ڕوو ناکرێنەوە. بەڵێ کاک خالید بەرەو کۆتایی ئەم بڕگەیە دەڕۆین. دەمەوێت بزانم پرۆژەکان چین بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە چ شتێک دەبێتە چارەسەر؟ پێم وایە تا ئێستا لە ئاستی حکوومەتی عێراقیە دوو وەرەقە هەیە. وەرەقەی یەکەمیان وەرەقەی سەرۆکایەتی کۆمارە، سەرۆک کۆمار بەڕێز بەرهەم ساڵح ئەم بابەتەی خستە بەرچاو، ئەویش وەرەقەی دۆڵی ڕافیدەینە، یعنی پرۆژەی دۆڵی ڕافیدەین، نوێژەنکردنەوەی دۆڵی ڕافیدەین. وەرەقەی دووەم ئەویش ئەوەیە هی بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق مستەفا کاظمیە، ئەویش دیسانەوە وەرەقەیەکە، بەڵام ئەم وەرەقەیە زیاتر وەرەقەیەکی ئیداری تەنفیزیە، نەک پرۆژەیەکی داهاتوو، بڵێن پرۆژەیەکی بەردەوام بۆ بەڕێوەبردننی سەرچاوە سروشتەکان لە عێراقا. بەگشتی ئەتوانم بڵێم خاڵی یەکەم لە عێراقا ئەوەیە کە ئەبێ ڕێکەوتنێکی هەرێمایەتی هەبێ. ئەویش وەک چۆن لە هەموو دنیاە ئێستا لە نێوان وڵاتێک زیاترە، 2 وڵات، 3 وڵات، 4 وڵات ڕێکەوت هەرێمایەتی هەیە، ئەبێ ئەمە هەبێت. یەکەم. دووەم ئەبێ مەسلەی من ناڵێم تحدیدی نەسل، بەڵام ئەبێ مەسلەی دانیشتوان کۆنتترۆل بکرێت، چونکە لە عێراقا ئەمڕۆ مشکلەیەکی گەورەیە، گرفتێکی زۆر گەورەیە. عێراق ساڵی 1 ملیۆن مرۆڤ زیاد دەکات. باشە ئەم هەمووە سەرچاوی ئاوێ، خۆراکێوێ، وزەی ئەوێ، جێگەی دانیشتوانی ئەوێ، هەموو شتێکەوێ، بۆیە ئەبێش ئەمە کۆنتترۆل بکرێت. لە لایەکی ترەوە ئەبێ خاڵێکی تر هەیە کە زۆر گرنگە، ئەوش ئاوی بەکارهاتووە، ئاوی بەکارهاتوو، ئاوی پیس. ئەمڕۆ ئەو ئاوە پیسەی کەوا لە عێراقا فرێ ئێرێ کە بە فیڕۆ ئەدرێت، ئەبێ واز لەم کللتورە بێنین، چونکە ئاوی بەکارهاتوو، ئاوی پیس ئەمڕۆ یەکێکە لە سەرچاوەکانی ئاو، بۆی عێراق ئەبێت فەنا بباتە بەردەم تەکنۆلۆژیای نوێ بۆ بەکارهێنانەوەی ئاو، کە ئەمە ئەبێتە چارەسەرێک لە چارەسەرە باشەکان لە عێراقا. بەڵێ کاک خالید سوپاس و پێزانینم. سپاس بۆ تو. سپاست دەکەم. سوپاسی بێپایان بۆ ئێوەی عزیز کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا بێگەیشتنەوەیکی تر ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه. دەسەڵاتدارانی یۆنان ڕایان گەیاند هەڵمەتی ڕزگارکردنی کۆچبەران لە دوورگەیەکی باشووری یۆنان بەردەوامە. دوای ئەوەی درنگانێکی ڕۆژی چوارشەمە یەختێکی کەشتیوانی کە نزیکەی 100 کۆچبەری هەڵگرتە بوو خۆی دا بە تاشە بەردێکدا و بەهۆی ڕەشەباوە نوقم بوو. هاوکات پاسەوانی کەناراوەکان ڕایانگەیان کە کەشتەکان و بەلەمی تایبەتی ڕزگارکردن و کۆپتەرێکی فریاگوزاری بەشدار بوون لەو هەوڵانەدا لە کەناراوەکانی دوورگەی کیتیرا کە نزیکەی 225 کیلۆمەتر لە باشووری ئەسیناوە دوورە. ڤیدۆیەکە لەلایەن دانیشتووی ناوچەکەوە بڵاو کراوەتەوە دەری دەخات خەڵکی ناوچەکە و کەسانێک لە هەوڵی یارمەتیدانی کۆچبەراندان بۆ ئەوەی سەریان خەن بەسەر بەردەکانی کەنار دەریاکەدا و ڕزگاریان کەن. وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن ڕۆژا پێنجشەمێ گەیشتە لیمایە پایتەخت پیرۆ لەوەر سەرکردەتیە شاندەکە ئەمریکیە جڤاتە گشتیا ڕێخستنا وڵاتین ئەمریکی OAS دکە لیما دێژ 5 حتا هەفتێ جوتمە هەیە میوانداریە 52یەمین کۆمبوونە ئاساییە جڤاتە گشتیە OAS بکە ئەوژێ ساڵە 2019 و یەکەم جارە کۆ بکە ئەوەکی کەسانە تێ لە دارخستن پشتی کۆمبوونن بە ڕیا ئینتەرنێتێژ بەر قەدەخەیەن پاندەمیە کۆرۆنایە.
لە وەڵامی تاقیکردنەوەی موشکی بالەستیکی کۆریای باکوور بەسەر ژاپۆندا ڕۆژی چوارشەممە ئەمریکا و کۆریای باشوور مەشقێکی لەشکری وردیان ئەنجامدا و زنجیرە موشکێکی خۆیان هەڵدا. بەڵام بەڕێبەرایەتەکەی بایدن ڕاگەیاندووە کە ئەو پرسە بەکراوەی دەهێڵێتەوە بۆ گفتوگۆکردن لەگەڵ پیۆنگیانگدا. با گوتەی سەرۆکی ستونە هاوبەشە لەشکریەکانی کۆریای باشوور ئەمریکا و کۆریای باشوور بەیانی ڕۆژی چوارشەممە بە کاتی خۆجەیی چوار موشکیان لە بەرامبەر کەناراوی ڕۆژهەڵاتی نیمچە دوورگەی کۆریا تەقاند. ڕۆژی سێشەممە فڕۆکەکانی هێزی ئەسمانی کۆریای باشوور ڕاهێنانی لەشکریان ئەنجامدا بۆ وەڵامدانەوەی دوایین تەقاندنی موشک لەلایەن کۆریای باکوورەوە و سکرتێری ڕۆژنامەوانی کۆشکی سپی کرێن ژان پیێر هەواڵەکەی پشتڕاست کرد. بۆ پیشاندانی توانەکانی لێدانی لەشکری هاوبەش و دینامیکێکی بەرپەشدانەوە و پیشاندانی توانەکانی دووقۆڵی وڵاتەکانمان بۆ ئەو مەبەستە ئێمە بەردەوام دەبین لە پێکەوە ڕێخستن و وەڵامدانەوەی دەستبەجێی نێوانمان بۆ ماوەیەکی درێژتر، هەروەها سێلایەنی لەگەڵ کۆماری کوریا و کۆمەڵگەی نێودەوڵەتیش. پیۆنگیانگ ڕۆژی سێشەممە موشکێکی بالستی مەودا مامناوەندی تاقی کردەوە لە بری ئەوەی بەرەو ئاسمان ئاڕاستە بکرێت کەچی موشکەکەی بەرەو ژاپۆن هاویشت. موشکە بالستیەکەی کە لەلایەن کۆریای باکوورەوە تەقێنرا کارێکی نابجێ بوو، هەروەها ڕێگەپێدراو نەبوو. ئێمە هەتا دەکرێت بۆ پەڕیوریاییەوە وەڵام دەدەینەوە. چاودێران دەڵێن پێدەچێت کە تەقاندنی ئەو موشکە بالستیە کاردانەوەی پیۆنگیانگ بێت بەرامبەر ڕاهێنانە لەشکری هاوبەشەکانی نێوان ئەمریکا و ژاپۆن و هەروەها کۆریای باشوور ئەوەی لە ساڵی 2017ەوە مانۆری لەم جۆرەی نێوانیان بۆ یەکەم جارە. بەڕێوەبەرایەتی بایدن گوتی ئەو وابەستەی بەرگریکردنە لە هاوپەیمانانی گوتیشی بەڵام بۆ دیالۆگیش ئاواڵەیە. ئەماشمان مانەوەی نیمچە دوورگەی کوریایە کە بە تەواوی لە چێک داماڵدراو بێت. هەروەها ئێمە ئامادەی بەشداریکردنی لە دیبلوماسیەتی ڕژد و بەردەوام بۆ بەدەستهێنانی بەرەو پێشچوون بە ئاقاری ئەو ئامانجە و ئامادەشین بە بێمەرجی پێشوەختە لەگەڵ کوریای باکوور کۆ ببینەوە. باڵیۆزی ئەمریکا بۆ نەتەوە یەکگرتوەکان داوای کۆبوونەوەیەکی ئەنجومنی ئاسایشی کردووە بۆ کارکردن لە پێناو سنووردارکردنی پرۆگرامەکانی چەکە کۆمەڵکوژەکانی کۆریای باکوور، بەڵام شیانی کاردانەوەیەکی بەهێز لەلایەن ئەنجومنی ئاسایشەوە بەدی ناکرێت، چونکە چین و رووسیا کە ئەندامی هەمیشەین لە دژی سەپاندنی گەماروی زیاترن بەسەر کۆریای باکووردا. بەڵام پیۆنگیانگ بەم دوایانە یاسایەکی پەسەند کرد و تێیدا ئامادەیی خۆی ڕاگەیاند بۆ تەقاندنی چەکی ناوکی بە مەبەستی وەک دەڵێت خۆ پاراستن بەڕووی هێرشەکان بە چەکی نەریتی. بەکردنی سیاسەتی هێزی ناوکی بە یاسا ئەوە ڕەوشی وڵاتەکەمان وەک دەوڵەتێکی خاوەنچەکی ئەتۆمی گەڕانەوەی نییە. چاودێران پێشبینی دەکەن کۆریای باکوور بەم زوانە تاقیکردنەوەیەکی دیکە ئەنجام بدات. بە دڵنیاییەوە کۆریای باکوور وا هەڵدەدات ڕەوشەکە بقۆزێتەوە بەهۆی ئەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئیستادا سەنگی خستووەتە سەر جەنگ لە ئوکرانیا، جا ئەمەش دەرفەتێک بۆ پیۆنگیانگ دەخولقێنێت ئامانجی خۆی بپێکێت. هەفتەی ڕابردوو کۆریای باکوور چەند موشکێکی بالستی مەودا کورتیشی تەقان کە هاوکات بوو لەگەڵ سەردانەکەی کاملا هێرسی جێگری سەرۆکی ئەمریکا بۆ کۆریای باشوور و هەروەها ناوچەی لە چەک داماڵدراو بۆ پاچی ویدەکۆسوارە سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. لە ئەمریکای ژن بهتری مێران دەمێ دەرباس دکن دا کۆناس بکن مرۆڤ چاوە هەفسەنگی دخن ناوبەرە داخوازین کار و مالێ بە تایبەتی دەربارەی زارۆکان و ئەنجامین وێین ساغلەمیە دەرونی vê راپۆرتێ ئاگاهی بهتر هەن. ji bo gelek dayîkan roja xebatê demo dest gava ku ew ji xew radibin dest pê dike. Hevjînê min çû karê xwe ez zarokan amade dikim ji bo dibistanê. Tessa kerlî dayîka di zarokan e ew dibêje gava sibehan ji xew radibe li du hev gelek karan dike beriya ku ew biçe karê xwe ya mamostatiyê. Ez mala xwe bê serûber dihêlim û wiha dimîne ta ez ji kar vedgerim. Kitty Clark jî dayîka di zarokan e ew dibêje ku serê sibêh derketina ji deriyên malê gelek dijwar e. Ez û hevjînê xwe her du bi zarokan re hişyar dibin. Îro ez ê guran bibim dibistanê ji ber ku hevjînê min divêt hera ofîsê. Ji ber vê yekê ez ê wan bibim û paşî divêt ez jî biçime ser karê xwe.
جبو جنیفر اسکویرا جی انجام داینا چند کاران ده همان دمیده و پلانسازی مالی به زحمت و سرگیجیه. از 2 سر صبح ساعت 4 دارابم کو بگم افرینا خیا بریا ششان اونها از لبالا فرگه حول دم کو وگر ما و مال دگل زاروکن خوا کو 6 ماهی و 3 سالی و 5 سالی نه لبالا فرا من هاد بدال کرن بوینا دا که کو تخبت نه حسانه و ev sedayik netenene. Nivise ke zanısتی ya ser sağlamiya gişti encamin 19 lekolinin cuda denirxine ku be pezaninin jizedetiri 70,000 mirovin ji çaraliye cihane hatine berhev kirin. Yek ji çend encaman desnişandike ku kare male u lenerina zarokan de ware sağlamiya deruni de serjinan jimeran bandoreke mezintir çedike. لأمریکا جن هر روز 4 ساعت و نیوان لمال و بو اندام مال باتن خواه کار دکن. دماکو مر تنه 2.8 ساعتان وان کاران دکن. ایورودوسکی نویسکارا پورتوکالیستیکا دادمند بیجه کو کشه نتنه ده درباره ریجه کارین کو جن لماله دکن دیه. جوره وان کارانجی گرینگه. Men hold cards that they can do at their own time. در فتن میران هنه کو پیکانینا کاران گورده ما خواه پلان بگن. مینا دورینا گیای. لیجن جیبو تواهی کارن مال برپسیارن. مینا پلان ساز کرنا خوارنه. چونا بازاری. و هفتم جتشتن دن جیرا برپسیارن. وقت دما کو زاروک لدبستان نخواش دکوون. دایک چنکو زاروکان بینن. سەرۆک جۆ بایدن ڕۆژی چوارشەمە هەڵسەنگاندنێکی بۆ وێرانکاریەکانی ویلایەتی فلۆریدا کرد کە بەهۆی زریانەوە زیانی زۆریان بەرکەوتووە. بەڵێنیدا دەسەڵاتی حکومەتی فیدراڵی تێکڕا کۆبکاتەوە بۆ یارمەتیدانی دووبارە بنیاندانەوە لە کاتێکدا دڵنەوەی دانیشتوانی ناوچەکە دەداتەوە و داوا دەکات بە هەماهەنگی هاوکاری نۆژەنکردنەوە بکەن. هەردوو ڕکابەرەکە ڕایانگەیان کە لە ئێستادا سیاست دەخەنە لاوە و پێکەوە کار دەکەن بۆ هاوکاری هاوڵاتیان. بایدن لەو کۆمەڵگەی باشوور و پرۆژەی باشوور لە فلۆریدا کە بە سەختی زریانەکە زیانی پێگەیاندون وتی ئەمڕۆ ئێمە لێرەین ئەم تەنها یەک کارمان هەیە، تەنها کارێکمان هەیە ئەویش ئەوەیە کە دڵنیابین لەوەی خەڵکی فلۆریدا هەموو ئەو شتانەیان بۆ دابین دەکرێت کە پێویستیانە بۆ ئەوەی بەتاوەتی ساڕێژ ببنەوە. بایدن جەختی لەوەش کردەوە کە هەوڵەکانی ئاوادانکردنەوە چەند مانگێکیان دەوێت و یان چەند ساڵێکیان دەوێت بەهۆی زریانی ئینەوە لایانی کەم 84 کەس گیانە دەستداوە کە 75 کەسیان لە فلۆریدا بوون. هێشتا زۆر کەس چاوەڕوانی گەڕانەوەی کارەبا دەکەن. ده انجام بهوزائیان به دهان کسان جیانا خواجه دستانه گلک جوان مرنان ل باجار فورت میرز یه نافچه لیا ولایت فلوریدا اینه باجار جبر باو آوه ویران بو تنه چند مال مانه. دنا وان همی ویرانکارین برفرهین جبر باهوزا ایان لفورت مایرز فلوریدا کدیه هجا افروشگاه آیس کریم مایه. گلک زرار و زیان بخواننگه و هتلان کتیه بری چندکی ملگود ام بختوارن. اف دکانا آیس کریم یا بناو پلتر یا کاروسل کو به انگلیزی دبیجنه پاپسکل کاروسل برامانا آیس کریمین بدارکاوه. باهوزا ایان همی تشتویران کر چند میتران دیری و دکانه بنزین خانه کلوشایه. اوه 23 سالن از لویر دجیم و اوه مزنترین کارسات حتان هامندیدیه. و مالباته الکتریک جدستا و نچارمان همی آیسکریما فروشگه باویجن لی خودیا و در روبروبون آوان ویرانکاریان ده سپاسیا خواه در بری. امی هندک تشتانج دست بدن لی تش نگرینگن تشتی لور گرینگ جیانا خلکیه. خانم فریز ولز دبیجت باجار فورت مایرز خودان جواکه که مزنو بهیز یا اسپانیانه و دی جنو و آوا بکنو پیش و بچد. اوه یکی دم دوید لی امی درباز بکن. خوشبختان اوه گراوی گل خلکی خبرکار تیدنه و بهیوی خوده و باشتر ببه. اف جی دلخوشگرنک شرینه پشتی کارساتک سرشتی یا ویرانکر. راپورت یعقوب و لوسی هلین سندی دنگ امریکا. بینر هجا کرد کنکشن و بداوی هاتم هیوینه و دمک باش به مرا در باس کرده جبو آگاهیم بهتر مندکارن کرد کنکشن و ماده و سر پلاتفورم
دنگی امریکا بشوپینن تاجارك دن سلاوين هفكاري من آسو جبارو من صالح دميجر بوه هرب من اندناف خير وخوشيه ده زور سپاس بو کاتی پێتان بەخشین.